بارەی ئەو گرژیانەی لە بازگەی زینەتیر دروست بوون پایامنەرمان ئازاد ئۆمەراوەیی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. ئازاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. بەڵێ ماستازانە سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزیش بێت. ئێوە ئێستا لەکوێن و لە بەدواداچوونەکانتاندا چ زانیاریەکی دیکەتان دەستکەوتووە؟ بارودۆخەکە هەروەک خۆی ماوەتەوە یان چی تازە هەیە؟ بەڵێ ماستازانە سڵاوتان لێبێتن بە پێی وەڵا قسەی ئەو هاوڵاتیانە بێ و بارهەڵگرانە بێ ئێمە دەبێ لە سنووری نێوان کۆریای باکوور و باشوور بین. ئەمە قسەی هاوڵاتیانە لێرە کەوا ئەم ڕێگەیە گیراوە لە نێوان بڵین ناحیەی بالیسان و خەلیفان و شەقڵاوە. دیارە دوای ئەوەی کەوا دوێنێ بەڕێوەبەری ناحیەی بالیسان هێوێتن سەردانی پارێزگای هەولێر بکاتن لە بازگەی زینەتی ڕێگای لێ ئەگیرێتن کەوا سەردانی ئەوێ بکا بە پێی قسەی خۆی بێتن بەڕێوەبەری ناحیەکەوە قسەی بۆ ئێمە کردووە ئەو ویستوێتی بچێتە پارێزگای هەولێر بۆ بەدواداچوون بۆ ئەو کێشە و گرفتانەی کەوا ڕوبەڕوویان ئەبێتەوە بە تایبەتی لە ئێستادا و باسی لەوە کردکەوە هیچیان بۆ سرف ناکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بۆ ئەو ویستوێتی بەڵام لە بازگەی زینەتیر لەلایەن بازگەی ئاسایشەوە ڕێگری لێگیراوە. ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێتن سوورەم بۆ بگوازێتەوە دیارە ئەویش لە بەرامبەر ئەو هەڵوێستەی کەوا بەرامبەری نوێنراوە ئەویش هەستاوە بەداخستنی ڕێگای نێوان خەلیفان بالیسان و بالیسان شەقڵاوە ڕێگاکانی داخستووە لە ئێستادا ئەم هاوڵاتیانەی ئەبینی هەمویان بار هەڵگرن لێرە کەوا ماونێتەوە گیریان خواردووە لێرە لە دوێنێەوە زۆر بەشیان کەلوپەلی خواردەمەنیان پێوە شووتیان پێە پەتاتەیە تەماتەیە زۆربەی کەلوپەلەکانیان خواردەمەنینەوەن ئەڵێن ئەگەر بێت و ڕێگامان پێنەدرێتن بمێنینەوە بارەکانیشمان بەرەو تێکچوون ئەچێتن. ئەمە زیاتر گرژەکان لە نێوان بەڕێوەبەری ناحیەی بالیسان و قایمقامی شەقڵاوی وەکو باسی لێوە ئەکەن ئەوان ناکۆچیان لە بینی هێمە شوای کردووە کە قوربانی لەم پێناوەدا زیاتر هاوڵاتیان بدەن. من بۆ زانیاری زیاتر قسەکردن نەچمە لای ئەو هاوڵاتیانە. سڵاوتان لێبێتن لە کێوە ئێوە لێرە گیرتان خواردووە و داواکاری چیتان هەیە تا ئێستا کەس بە دوای داواکاریەکانتانەوە هاتووە؟ بەڵێ دیارە ئێمە بار هەڵگری حاجی ئۆمەرانی دیارە دونیا هێوارە ئێمە هاتین ئێرە ڕاستەوخۆ بینەیمان ڕێگایەکە گیراوە بەڵام ئێمە خواردەمینەمیان پێەیە ئەگەر بێ ڕێگایەکە بۆ ئێمە چارەسەر نەکرێ و نەبیتەوە ئێمە خواردنەکەمان تێک دەچی و داوا لە حکوومەتی یاریمی کوردستان دەکەین کە بە زووترین کات وەزیری ناوخۆ بێتە سەرخەت و ڕێگایەکە بۆ ئێمە بکەنەوە کە ئێمە بتوانین بارەکانمان بۆ پارێزگای سلێمانی هاوردە بکەین. زۆر سپاس مەلای بار هەڵگرێشتریشکەوە لێرە تا ئێستا کەس بە دوای داواکاریەکەتانەوە هاتووە لە کێوە لێرە ماونێتەوە؟ بەڵێ دیارەمە لە دوێنێ شەوە لێرە ماوینێتەوە بەهۆیەوەی کە ڕێگریمان لێکراوە و تا ئێستا هیچ کەسێک و هیچ لایەنێک بڵێن بەدەم داواکارەکانمانەوە ناتوە. پەیوەندیتان بە بەرپرسانی ناوچەکە کردووە ئەوان وەڵامیان چێ بۆیەوە؟ وەڵاهی تا ئێستا هیچ کەس پەیوەندی ئەوان پێوە کردە بەڵام تا ئێستا هیچ کەس وەڵامیان نەداوینێتەوە. چاوەڕێی چیەکەن لێرە بۆ ماونێتەوە ئەمێنێنەوە یاخود ئەگەڕێنەوە شوێنی تر؟ وەڵاهی چاوەڕێ دەکەین نازانین جارێ ڕێگاکە دەکەنەوە یان نا ئەو چاوەڕێ دەکەین. بەڵێ زۆر سپاس. بەڵێ مامۆستا زانە دیارە هەر بەهۆی ئەو ڕێگریانەی کەوا لە ناوچەکە هەیە زیاتر بۆ گرژی نێوان پارتی وێچێتی ئەگەڕێتەوە لە ناوچەکە دیارە ناحیەی بالیسان لە ڕووی ئەمنیەوە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە ڕووی ئیداریشەوە سەر بە پارێزگای هەولێرە سەر بە قەزای شەقڵاوەیە. بەرپرسی ناحیەکەش ئاماژەی بۆ داواکەوا زیاکاری لە نێوان ناحیەکانی ناوچەکە ئەکرێتن. ئەمەوێ ئاماژە بەوەش بدەم دیارە هاوڵاتیەک لە ناحیەی بالیسان دوای ئەوەی خێزانەکەی نەخۆش ئەکەوێتن ئەچێتە قەزای ڕانیا بۆ چارەسەر دیارە ئافرەتەکە حامیلە بووە بەڵام دواتر ئەگەڕێتەوە ناحیەی بالیسان ڕەوانەی هەولێر ئەکرێتن دیارە بۆ ئۆتۆمبیلی خۆی ڕۆیشتووە ئەم هاوڵاتیە بۆ پارێزگای هەولێر بەڵام وەکۆی باسی لێکرد کەوا ڕێگای هەولێر لە بالیسانەوە بۆ پارێزگای هەولێر تەنیا ڕێگای کاژمێرێکە بێتن بەڵام بەهۆی ئەو ڕێگریانەی کەوا لە بازگەکان هەیەیانەوە ئەو گرفتەی کەوتوتە نێوان بالیسان و قەزای شەقڵاوە وای کردووە کەوا زۆر تاقیریان بکەن لە بازگەکە. دیارەم هاوڵاتیە وەکۆی باسی لەوە کرد ماوەی 7 ساڵە چاوەڕێی ئەوە ئەکاتن تاوەکو ئەم کۆرپیان لەدایک بێتن بەڵام بەهۆی ئەو کەم تەرخەمیانەی کەوا بەرامبەریان نوێنراوە درەنگ ئەگەنە پارێزگای هەولێر دیارە بەداخەوە منداڵەکە بە مردووی لەدایک دەبێتن.